سلااوتان لەبێتوم کاتتان باش ئەمڕۆ پرۆگرام بە چەند هێدلاینێک دەست پێەکەین. قوتابێکی کورد لە مۆسکۆ لە بەشەکەی خۆی یەکەم دەبێت و لەلایەن حکوومەتی رووسیاوە خەڵات دەکرێت. یادی هونەرمەندی مەقامبێژ مەحموود شلک لە سلێمانی دەکرێتەوە و پەیکەری بۆ ساز دەکرێت. ئەمڕۆ یەکێک لە کوڕا دەنگخۆشەکانی میوانی بەرنامەکە بێت لەگەڵەوەشدا بابەتێکی دیکەمانە بێت لە کاتی گەڕانەوەی حاجیانی هەولێر. هاوژینی یەکێک لە حاجیان دەڵێت ئەو 25 ڕۆژەی کە خێزانەکەم لە ماڵ نەبوو ماڵەکەم چۆڵ بوو بووی گریاوم. ئەمڕۆ باس لە بەها خۆراکیەکان و سوودە تەندروستیەکانی سێو دەکەین. گوندی گۆڕانگەی شارباژێر بە سروشتە جوانەکەی دەناسرێتەوە و دانیشتوانی گوندەکەش پلانیان هەیە درەختی زیاتر لە سنوورەکان بچێنن. اینجا سڵاتان لەبێ پێمان خۆش بوو کە سەرەتا بزانن هەگبەی بەیانی 24 چی تێدایە دوای بین پێتان بڵین سڵاوتان لەبێت لە هەر کوێکن بۆ هیوایی کە ڕۆژێکی پڕ لە جوانی لە شادی و لە خۆشی دەستان پێکرد بێت و لەگەڵ ئێمە ئەم کاژبەرە بە یەکەوە بەسەر ببێت. سڵاو سۆڤان. سڵاو لەتەش. بینیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24. ئەمڕۆژ چەند بابەتێکمان بۆ خستنە ڕوو لەگەڵەوەشدا هەندێک بابەت هەیە کە پێویستە کاکەسانی شارەزا و پسپۆر لەو بوارەدا قسەی لەسەرکەن. بابەتێکی خانمانەمان هەیە کە باسی مەیکاپکردنەکەین ئەو هەڵا باوانەی کە خانمانێکن لە مەیکاپکردنە وەجگە لەوەش وەکو لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەمان پێکرد یەکێک لە هونەرمەندە گەورەکانی کورد دەنگخۆش ئەمڕۆ یەکێک لە خانەوادەکەی قسەمان بۆکە لەسەر پەیکەرەکەی و لەسەر بەرهەمەکانی و لەسەر گرنگی پێدان بە کللتور و هونەری کوردی لەو بارەوە لەگەڵمان بن. جا لە یەکێک لەو بابەتانەوە دەست پێ ئەەکەین کە باسی قوتابێکی کوردی نیشتەجێی شاری مۆسکۆیە بە ناوی لینا شێرزاد حەمەدەمین خۆشناو بە بۆنەی یەکەم بوونی لە قوتابخانەی هونەری لەسەر ئاستی مۆسکۆ کامە جێی دڵخۆشی ئەمە نەک لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێمی کوردستان قوتابەکانمان ئەبن بە یەکەم بەڵکو لە وڵاتانی دیکەش و لەلایەن وەزارەتی پەروەردە و حکوومەتی مۆسکۆ مەدالیای زێڕ و خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشراوە. لینا لە تاقیکردنەوەکانی پێش زانکۆش خۆی هەر بە پلەی نایاب دەرچووە هەر بۆ یەکە ئێستا کۆرسەکەی خوێندنی بێ بەرامبەر لە زانکۆی قوتابخانەی باڵای ئابووری رووسیا بۆ دابین کراوە و باوکی لینا ژەڵێ کە لینامان لە هەڵبژاردننی بەشەکەی ئازاد کردووە و خۆی ویستی لە چ بەشێک بێ ئەتوانێ هەڵی بژێرێت بۆیە ئەو خانما لە رووسیا بەردەوام ببێ و جیشانازیە کە خانمێکی کورد لەو پلەیەدا دەبینی. Получает выпускница школы 1531 Юнис Лина. Лина также получает документ о международном образовании, сертификат организации международного бакалавриата. ناوم لینا شێرزادە لە مۆسکۆ لەدایک بوویمە. قوتابخانەم لێرە تەواو کردووە بە پلەی نایاب. 2 مێدالیم وەرگرتووە. یەکێک لە هاوکەماتی مۆسکۆ، یەکێک لە وەزارەتی پەروەردە. زۆر سپاس بۆ داوک و بابم. Мне 17 лет. تەمەنم 17 ساڵە بە پلەی نایاب قوتابخانەم تەواو کردووە بە نیازم لە کۆلیژی هونەر بەشی ئەنیمەیشن و وێنەی کاریکاتۆر درێژە بە خوێندن بدەم. بەو پێیکا قوتابخانەی هونەریم خوێندووە حەز دەکەم ژیانم لەگەڵ کاری هونەری ئاوێزان بکەم. هەر لە قۆناغی مناڵیەوە خولای کێشانی وێنەی کاریکاتۆر و ئەنیمەیشنم هەیە. بەشداری ژمارەیەک پێشبڕکێ و چالاکی هونەریم کردووە. ماوەی پێشوو کارم لەسەر وێنەی ئەنیمەیشن دەکرد. هەست دەکەم لەم پیشەیەوە نزیکم لە داهاتوو برە و بەتوانەکانم دەدەم تێیدا. ئازادیەکی تەواومان پێدا بوو کەوا خۆی بڕیاری ئەوە بداتن کەوا لە چ بوارێکەوە دوا ڕۆژ ئەوێ بخوێنێتن. وەکو بزان مەسن لە لای خۆمان قوتابەکانی لایمە یەک لە گرفتەکانیان ئەوەیە کەوا مەدرسە تەواوەکەن بەڵام نازانن لە چ بوارێکە دوایی بخوێنن.
لە لای شتریشەوە هەیە لای خۆمان زۆر جاروێ هەیە دایک و باوکەکان بڕیارەدەن ئەڵێ مناڵەکەم یا دەبێ مهندس بێ یا دەبێت دکتۆر بێ لێرە ئەمە وڵاتێکی پێشکەوتووە هەموو مناڵێک لە هەموو بوارێکە ماوەی پێدرێکەوە خۆی بڕیاری بدا حەزی لە چییە. زۆر کەڵە هونەرمەندمان هەیە لە مەقامات و لە گۆرانی کوردیە هاژە بەس چونکە لە سەردەمێکا بوونە ئەو ئامێرانەی تۆمارکردن وەکو ئێستا ئەوەندە پێشکەوتو نەبوونە زۆر بەرهەمیان هەبووە کە نەماوە بەداخەوە هەر دەم بەدەم گوازراوەتەوە یاخود بە چەند ئامێرێکی زۆر کۆن وتراوەتەوە دەنگەکان وەکو خۆی دەرناچێت جا ئەو جۆرە هونەرمەندانە جێ ڕێزلێنانن چکە قوتابخانەیەکی هونەرین. مەقام بێژێکی کوردیش بە هەمان شێوە لە سەدەی ڕابردوو ژیاوە و بە گوتنەوەی مەقامی سەفەر ناوبانگی دەرکردووە ئەو هونەرمەندێکی دیاری مەقاماتە و ناوی مەحموود تۆفیق شلکە بۆ ڕێزگرتن لەو ناوە لە هونەرەکەی لە یەکێک لە پارکەکانی شاری سلێمانی پەیکەرێکی بۆ دانراوە. لە ڕێوڕسمێکی گەورەیە پەردە لەسەر پەیکەری ئەو هونەرمەندە مەقام بێژێک گۆرانی کوردی لادرا محمود شلیک لەسەر ئاستی کوردستان بە یەکێک لە سەرمەشقانی مەقامی سەفەر دانرێ هونەرمەندان لە وەسفیاڵن کە دەنگ و سەدای ئەو بۆ هەمیشە زیندووە ئەمێنێتەوە. محمود تۆفیق شیلک یەکێک لە دیارترین مەقامبێژانی سەدەی ڕابردوو بووە. لە شاری سلێمانی ژیاوە لە گوتنی مەقامی سەفەردا شارەزا بووە. ئەمڕۆ میراتێکی گرنگی بۆ میوزیک و گۆرانی و مەقاماتی کوردی جێهێشتووە. بۆ بە زیندوو هێشتنەوەی ناوی ئەو مەقام بێژە لە ناوکەشێکی هونەری تایبەتدا و بە گوتنەوەی چەند گۆرانی و مەقامێکی لە یەکێک لە پارکەکانی سلێمانیدا پەردە لەسەر پەیکەرەکەی لادرا. دیارە محمود شلیکیش هونەرمەندی بایەبەرز و گەورەی گەلەکەمان شارەزایەکی تەواوەتی لە وتنی ئەو مەقاما بووە لە چڕینە مەقاما بووە بۆیە ئەتوانین بڵێن سەفەر محمود شلک سەفەر جا ئەو خاصەتی ئەو پیاوە کە توانێتی بیڵێ مەگەر بڵێم ئێستا کاک ئازادی کوڕی توانی بێتی وەکو خۆی بیڵێتەوە. ئەو هونەرمەندە تەنها بە هونەرەکەی بەناوبانگ نەبووە بەڵکو کەسێکی قسەخۆشی سلێمانی بووە و دڵپاک و سادە بووە. خانەوادەکەشی ئەو بەسەرکردنەوە وەکو مەدالیایەک دەبینن کە بۆ هەمیشە لە ئێخەیان دراوە. لە مەقامی سەفەرە ئەو شەهادەیە دراوە بە باوکم ئەگەر چی باوکم من لە زمانی خۆیەوە قساکەم وتی پێش من کاک شێخ نووری شێخ ساڵح یادی بەخێر ئەو وتوێتی پێش ئەو. یەکێک لەو بەرهەمانی کە لە دنیادا کوردی پێناسراوە مەقامی سەفەرە. محمود تۆفیق شیلک ناوی لەسەروی ڕیزمەندیە و کەسانەیە کە لە برەودان بۆ مەقامات جێدەستیان دیارە. هەر بۆیە بەسەرکردنەوە و یادکردنەوەشی خزمەتێکە بە هونەری مەقامی سەفەر کە لەم سەردەمەشدا لای هونەرمەندان سەداکەی ڕەونەق و ڕەوازی هەیە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ یەکێک لەو گۆرانیانی کە هونەرمەند مەحموود شلک پێیناسراوە گۆرانی سەوزەڵێ بووە با بەیەکەوە پارچەیەکی گوێ لێ بگرین و دواتر ئەگەڕینەوە لاتان کوڕی هونەرمەند لەگەڵمانە بێت و کۆمەڵە پرسیاری لێکەین و وەڵامیشی لێ وەرەگرین. دەشتەکەی گەرمیان کاکی باکاکی دەشتەکەی گەرمیان کاکی باکاکی چونکە تۆی لێ بووی ئاوا بێخاکی چونکە تۆی لێ بووی ئاوا بێخاکی
سوزەڵێ سەوزەڵێ 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 و خانەم باریکەی عەمرم سەوزەڵێ و خانەم باریکەی عەمرم هاتو خوابم گەیە و مەیەڵا بمەرم هاتو خوابم گەیە و مەیەڵا بمەرم نە ئامێری تۆمارکردن نەستۆدوێکی ئەوەندە پرۆفشناڵ هەبووە کە بتوانن گۆرانیەکانی تێدا هەڵبگرن بیپارێزن بەڵام دەنگە خۆشەکەی وە توانای خۆی بەهرەکەی وای کردووە کە تا ئێستا بە زیندویی بمێنێتەوە هونەرمەندانیش بەبەردەوامی ئڵێن و هونەرەکەی هونەرمەند بۆتە هەوێنی چەندین گۆرانی ئاواز فۆلکلۆری کوردی بۆیە بە پێویستمان زانی کە ئەمڕۆ یادی هونەرمەند بکەینەوە و میوانداری بەڕێز ئومێد ئازاد تۆفیق شلیک بکەین کە ئەمڕۆ لە ستودیۆی سلێمانی میوانیە مابێت و لەوێەوە بەشێکی ڕاستەوخۆیمە گفتوگوی لەگەڵەکەین سلااوت لەبێت وم کاتت باش بانی ئێمە باش بوو بەو پێی کە گوێمان لە گۆرانی و ڕەسەنایەتی کوردی گرت. مامۆستا ئازاد ئەگەر گوێت لە دەنگمان بێت بەیانیت باش بۆ هیوایی کە باش بیت دەستیشتان خۆش بێت بۆ دانانی ئەو پەیکەرە بۆ ئەوەی کە ئەمنەوەی کە ئێستا هەیە ئاشنا بێت بە دەنگی مەحموود تۆفیق شلیکی باوکی جەنابتان جگە لەوەش خودی بەڕێزت وات کردووە کە دەڵێن لە کۆنی شاو قسەی هێڵێن ئەوەی منداڵی دەبێت قەت نامرێت چونکە منداڵەکانی ڕێچکەی ئەوە گرنەبەر ئێمە بە خێرهاتن تەکەین دەمانوێت سەرەتا باسێکی دروستکردنی پەیکەرەکەی بکەیت چۆن بوو کە بیرۆکەی پەیکەرەکەتان هات بە خەیاڵەوە لەلایەن کێوە دروستکراوە چەندێکی پێچووتاوە پەیکەرە تەواو بوو. ڕۆژتان باش ڕۆژی کەناڵەکەتان باش زۆر زۆر سوپاستانەکەم ئەم بەیانەیە کە میوانداری منتان کردووە من وەکو ئازادی مەحموود تۆفیق شلێک بەڕاستی ئەم دروستکردنی باخچەیە و پەیکەرەوە بدایت ئێمە تقریبا ئەوە ساڵی ساڵونیەک ئەبێ من ئەم بەرنامەیەم خستە بەردەمی مەجموعەیە هاوڕێی زۆر خۆشەویست و خەمخۆری شارەکەمان بیدادێکی یەکێک لەوانەیە کە من باسم کردووە لای کاک حاکم قایر بوو چای ماجەکەم لێرەوانێ ئاگادارم گوتم کاکە حاکمجان ئێمە بەنیازین باخچەیەک بۆ باوکم دروستکەین و بەناوی باوکمەوانەیە خۆشبەختانە وتی بڕۆ بگەڕێ باخچەیەکی جوام دۆزەرەوانەیە ئێترۆکو ڕێگە قانونیەکەی چوومەتە لای کامەرانی کارگەچی چاوی ئەویش ماجەکەم ڕێز و خۆشەویستمێ ئەوسا مدیری باخچەکانی سلێمانی بوو ئێتر وتی کاک ئازادجان ئەوە لەلای منەوە نابێ ئەبێ بچیتە ئەنجومەنی شارەوانی منیش بەدڵێکی زۆر جوانەوانێ پێشوازیم لە ئەنجومەنی شارەوانی کرد کە سەرۆکی ئەنجومەنەکە کاکشیا عومەری مەحوی بوو زۆر زۆر سوپاسیەکەم چوومە ناو کۆمەڵەکەیانەوانێ ئەتر هەمویان ناسیانم وتیان بەسەر چاو ئێمە ئەمە لەم دەقێ و موافقەتمان بۆ کردووی ئەوە بیدایەتی وەرگرتنی باخچەکە بوو ئێتر باخچەکە کە وەرگیرا بەڕاستی ئەو فترێ هینی بەسەرها ئەم نەخۆشی کۆرۆنا و مەرایەن تۆز سارد بووینەوە لێی ئێتر لەم ئەخیرانە من حەزم کرد شتەکە دووبارە دروستکەمەوانەیە چوومەوانێ بۆ شارەوانی لە شارەوانی لەیلاخان خوا هەڵناگرێ وتی کاک ئازاد تۆ عریزەکەت هێناوە بەڵام بە دوایە نەچوت وەڵاهی زروفەکە تۆزێک نالەبار بووە و ڕەمەزانی بەسەرا هاتووە و ئیتر ئەم نەخۆشی کۆرۆنای بەسەرا هاتووەتمان با خەڵک ئیزعاج نەکەین و خەڵک بێتاقەت نەکەین تووشی شت نەبێ ئیتر کەوتینەوە گەڕ بۆ ئەو ئیشە شەوێکیان لەگەڵ کاک بەختیارا بووم بەختیاری شێخ جەلال من چاوەکانی ماجەکەم خوا ئافووی کا و ئەمڕۆی لە هەموو ڕۆژێک خۆشتر بێ وتم شتێکی وامان کردو وتی کاک ئازاد من تەلەفۆنێکەکەم بۆ کاک دکتۆر تەها بەڕاستی دکتۆر تەها ڕەسوڵ پیاوێکە من پێڵم خەمخۆری شار پێ ئەڵم پیاوە جوانەکەی سلەیمانی ئەو هەستا بەوەی کە پەیکەرەکە بخاتە ئەستۆی خۆیەوانێ و بەڕاستی چای ماجەکەم ئەو پیاوە پیاوێکی زۆر جوان لە شارە هیوادارم هەموو خەڵک پێش ئەوەی ئیشە بکە پرسێ بۆ پیاوە بکات چکە پیاوە یارمەتیدەری ئەم ئیشە باشانەیە بەوەی ئێمانە پەیکەری زۆریش کردووە و
ڕێکخراوی مارگرێتیش لەگەڵ کەریمی ئەلەکە ئەمانە خەمخۆری شاری سلێمانین هیوادارم خەڵک پرسیان پێ بکا بۆ ئیشەکانی چکە ئەو کابرایە کە بەتوانایە زۆر بەتوانایە ئەو قراریە ئیتر کاکە چێنەری نەحات بەڕاستی ئەویش هەستا بە ئیشەکە و پێکەرەکەی بۆ تەواو کردین و دەستەکانی ماجەکەم لێرەوانی چای ماجەکەم دامانە لە هۆڵێکی کاکە چێنەر تا ئەم ئەخیرانە ئیتر چووینەوانێ پێمان وت وتیان ئەبێ بچی بۆ لای ئەم باشە مامۆستا ئازاد دەستان خۆش بێ کە ئەمە کارێکی بە کۆمەڵ هەمووتان کردوتانە بۆ دانانی ئەو پەیکەرە پێمان خۆشە باسێکی بەرهەمەکانی هونەرمەند بکەیت کە تا ئێستا چۆن توانیوتانە ئەو بەرهەمانەی لە پێشووتر هەبووە بیپارێزن ئایا هیچ بەرهەمێکی هەبووە کە نەگەیشت بێتەوە بە دەستان ئەرشیفی بکەن؟ بڵێ من باوکم بەڕاستی پیاوێک بووە هونەرمەندێکی دڵسۆزی شار بووە پێش هونەرمەندەکەی ئەم ڕێزملاحزی وەرداد بووە لە سەرا کاتی خۆی کە لە حدود لە پێنجێنەوانی گوێی لە شێخ نووری شێخ ساڵح بوو ئەم مەقامی سەفەری وتووە ئەمی زۆری حەز لە مەقامی سەفەر کردووە ئیتر بووە بە مۆرچێک بۆ ماڵی ئێمە بە تەنها باوکم نییە مامەکانیش مامە عەباسم مامە عەلیم مامە قالەم خوا عەفوی کە مامە عەلیشم هەروەها ئەمان ئەم بەرهەمەیان وەرگرتووە و کردویانە بە چۆن ئەڵێ کردویانە بە سەدایەک بۆ خۆیان ئیتر باوکم زۆر ژیاوە لەگەڵ هونەرمەندانە لەگەڵ هونەرمەندی زۆر گەورە کە خوا عەفوی کە خوا کاک حەسەن زیرەک من خۆم چەندەها جار لە ماڵی خۆمان دانیشتوین ئەو گۆرانی و تۆ ئێمە کۆرس بووین لەگەڵ کاک حەسەن زیرەکە ئیتر ئەوە یەکێکە لە شاکارە جوانەکانی باوکم کە خزمەتکاری هونەرمەندان بووە اینجا لێرەوە چۆتە ڕۆژهەڵات بۆ بینینی کە حەمەی ماملێ و بۆ بینینی عەزیز شاروخی و ئیتر لێرە دوای ئەوانەیە زۆر هاوڕێی کاک حەمەساڵە دیلان بوو کاک حەمەساڵە دیلان یەکێک بۆ لە هەرە هونەرمەندە جوانەکانی شاری سلێمانی ئەم مەقامە لەگەڵ کاک ڕەفیق چالاک شاکاتی خۆی وتراوە فەرموو بەڵێ کاگازات لە چاوپێکەوتنێکدا لە چاوپێکەوتنێکی باوکتانە باس لەوە کاڵێت دایکیشم دەنگی خۆش بۆ باوکیشم دەنگی خۆش بوواتە نەنک و باپیری جەنابەت دەنگیان خۆش بڵێ هەر کاتێکە دایکم لایلایی کردو من گریاوم بە دەنگی دایکم ئەمێ بزانم لە خانەوادەی ئێوە جگە لە جەنابەت کە گۆرانی دەڵێیت و دەنگت لە هاوشێوی دەنگی باوکتە کەسی دیکە هەیە لە خوشک و براکان دەنگیان خۆش بێ هاوچەشنی خۆت و باوکت؟ بڵێ من کاتی خۆی کە باسی کردو باوکم ئەڵێ لە دایکمانەیە من ئەم دەنگخۆشیێن بۆ مناوەتەوانەیە ڕۆژیشان ئەڕاتەوە بۆ ماڵەوانێ سیرەکە مامەقالەمان کە برای بچوشی باوکم بووە لەسەر ئەسب کەوتۆتە خوارەوە ملیشکاوە ئیتر نەنکم خستوێتی سەرکۆشی ئەو لالایی بۆ کردووە ئیتر بەهۆی ئەوە باوکم ئەڵێ من ئێمە ئەم دەنگە خۆشەمان لە حەلاوە بۆ ماوەتەوە حەلاوەخانی دایشی ئیتر مامە عەلیشم لە زوربەی زۆری شەوانی جەژنیا ڕەمەزانان چۆتە مزگەوتەکان کە بە دەنگەوانشتیشی و تۆ بڕات بێ هەموو ئەو مزگەوتە بە گریانەوانێ ئەی لە خودی خانەوادەی خۆتان جگەل لە خودی اینجا ئێمە بەڵێ من مامۆستا ئومێد و مامۆستا ئاسۆی برام ئەمانش هەردووچیان دەنگیان خۆشە بەس ئیتر دەردی مامۆستا ئەمێ دەڵێ ئەڵێ شانسەکەی محمود تۆفیق گیراوە بە ئازاد لەشت ساغ بێ و هەر دەنگت نەڕزێ و جێگرەوەی ئەو بیت بەڵێ مامۆستا ئازاد پێمان خۆشە کە بەم بەیانیە لە ژیانە مابوو مادەم ئەو چانسەت بەرکەوتووە تۆش کەواتە بەم بەیانیە ڕۆژێک لێمە خۆشتر بکە پێمان خۆشە گەر بتوانی بەرهەمێکمان پێشکەش بکەیت گوێمان لە دەنگی تۆ بێت بەسەر چاو من زۆرم حەز لە دەنگی بەڕاستی ڕەفیق چالاکە حەزم لە دەنگی ناسر ڕەزازیە حەزم لە مەقامی حەمە ساڵح دیلانە جا من کۆپلێ دوو کۆپلی جارانە بۆ ئەڵێمەوە کە ئەمە زۆر باو بووە لە ناو شاری سلێمانیە باش مودەی حەوە ڕۆژە جانە نەمەکرێ دواماچێ داخی ئەوە ماچە جانە لا دڵم
دەرەناچێ ئای خاڵەی ڕێبوار خاڵە ڕێگانازانم ڕێم نیشان دا خاڵە قەزاو لە گیانم هەناسەی ساردم گیانەکێو لە بنەدێنێ ئەخواخواکەی تۆ خاڵەچیم بە سرە بێنێ ئای خاڵەی ڕێبوار خاڵە ڕێگاکەم دوورە بۆ لای یار داچم خاڵە کارمەم زەرورە دەنگت نەڕزێ یاخوا دەنگت تامی شاری سلێمانیە داهاژە بخۆی ئاها بە دیاری مامۆستا ئازادەوە هەستم پێ کرد کە لە سلێمانی سلێمانی دووەرەگرت دەنگت هەر خۆش بێ مامۆستاگیان گیانەکەی من زۆر زۆر سوپاسی جەنابتان ئەکەم زۆر خۆش بوو ئێمەت بردەوە ناو سلێمانی ئێمەت بردەوە ناو چایخانەی شعب و باخی گشتی و هەموو کۆڵانەکانی مەڵکەنی و سەرشەقام بەتەکید 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 کاک ئازاد جا من چۆپی فەتاحیش گیانەکەیم فەرموو چۆپی فەتاحش هەر دایکی چۆپی هەر کچی ماممە دایکی چۆپی شاراخان ئێوە هەر بە خانەوادە چۆپیش شکل لە عایلی ئێمە ینی بەڕاستی دایک گیانەکەی من قدەمە لە مەتار بەتەکید من خۆم ئاگام لێ کە باوکم یەکەم جار بردی بۆ خاک بۆ لای هێرۆخان بەڕاستی چۆپیش دەنگی یاوەتەوە دەنگ و سەدایەکی جوانی هەیە لە شارە لە وڵاتە لە کوردستانە بەعام ئیتر کاکیواشمان هەیە کاکیوا زۆر عاشقی پەیوەنجافە چکە من کاتی خۆی هەر پەیوەنجاف هاوڕێم بوو من خۆشم کاک شێرکۆبیەکەس ئاوڵزاوامە جادای ئەنان لەگەڵ کاک پەیوەنە ئەیگۆرە پەیوەن بزانم تۆ بە کەڵەشێرەکەی من ئەوێری ینی منی کردو بە کەڵەشێری خۆی و بە پەیوەنی زاوای ئەوت ئەوەش بۆ معلوماتان باشە مامۆستا ئازاد هەوڵتان نەیاوە هەموو ئەو بەرهەمانەی هونەرمەندی گەورە بکەنەوە بە یەک کویکەنەوە لە شاکارێکی گەورە دووبارە ڕنگڕێژی بکەنەوە بە یەکەوە هەر بەدەنگی خۆشتان بێ بتوانن مەقامەکانی نۆژەنکەنەوە جانیم نا من بەتەکید من ئەتا باوکم لە ژیانە مابوو ئێمە نەمانەتوانی باوکم نەی ئێهێژ ئێمە بچین لەگەڵ ئەو حکومەتەی کاتی خۆی کە ئێمە هەمومان زدی ئەو حکومەتە من نێهێش بچینە حکومەتەوانی گۆرانی بڵێن ئیجنا من کاتی خۆی شەوکەت ڕەشی هاتە ماڵی باوکم خوا ئافریکا خواوتی کاک محەممەد ئەمێ ئازاد بەرم بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک باوکم پێی وتویتی ئێمە نامانەوێت لەگەڵ حکومەتی بەعسا ئێمە هین بکەین تەکەیف بکەین دەبەرەوە ئێمە تۆزە تەخیر بووم لە گۆرانی وتن من جا تا باوکیشم دانیشتایە گۆرانی وتیان من دەنگم بەرز ناکردەوە سەریا لەبەر ئەدەب و ئەخلاقی خۆمان یەک خاصیەتی کەشەیە یەک خاصیەتی کەشەیە من حەزەکەم هونەرمەندان هەمووی بزانن من لە ژیانما دەنگی خۆم نافرۆشم بۆ هیچ کەسێک زۆر کەس پێی وتوم بۆ لایڤ و بۆ ئەم شتانە و بچینە ئەو شوێنانە بەڕاستی من وەکو خۆم و عایلەکەی خۆم ئەو پەیوەندی بە خۆمەوە هەیە ئەجنا هونەرمەندان دەستیان خۆش بەرچێکن من ئەو ئەخلاقم تیا مەوجودە باشە کاک ئازاد ئێستا کە باسی پەیکەرەکەت کرد بە زۆر قۆناغا تێپەڕی هەتا پەیکەرێکتان کرد کە پەیکەرێکە و ئاسایی ئەکرێت دروست بکرێت ئەبێت چەندە مانوو بوو بێتن بۆ کۆکردنەوەی بەرهەمەکانی چون نە ئامریکی تۆماری باش هەبووە ئەو سەردەما نە کاسێتێکی وا ماوەتەوە چەندێ بە دوای ئەو بابەتانەیە گەڕاوی هەتا دەست کەوت بێت دوا بەرهەم کە دەست کەوت چی بوو لە کێوە دەست کەوت لەلایەن کێوە بۆتیان هێنا کە هی باوکت بووە قوربانە من ئێمە باوکم خۆی کاتی خۆی ئافریکا یاخوا هینێکی هەبوو دۆڵابێکی هەبوو دۆڵابەکەی زوربەی زۆری شریتەکانی تیا بوو
ئەم شریتانە من هەموویم کۆ کردوەوە ئێستا لە ماڵەوانی مجموعەیە 10 شریتیم کۆ کردوەوە هی کاسێت جارانی تەجیلە کۆنەکان ئەوم کۆ کردوەوە بەس ئەو گۆرانیانەی کە ئەو توێتی لەو شریتانە زوربەی زۆری لە ماڵان وتراوە ماڵی خەزورم کە ئەحمەی میرزا خوا ئافووی کا و باوکی کاکاوەی هونەرمەندی گەورە چەنەها شەو لە ماڵی ئەوان بووە ئەم گۆرانیان تەجیل کراوە بەس بە قسەوەیە من نامێ ئەو قسانە خەڵک هەمووی گوێ لێ بچکە بینی هەموو هاوڕێ و برادەرەکانی بووە مجموعەی هاوڕێی زۆر خۆشەویستیە بوو هەر شەو لە ماڵێ بوون اینجا باوکم کاسێتێکی لە خاچیش تەجیل کردووە کاک بەرزانی قارەی خەڵوز ئەو شریتەی لا ماوەتەوە یاوێشیتی بەخۆم ئەو شریتە ئەوەی کە جەناب باسی کرد ئەو گۆرانی سەوزەڵەی تایە و گۆرانی مەقامی سەفەری تایە و مجموعەی گۆرانیکەی تایە ئەمانە لەگەڵ ئەم گۆرانی لە مەراسیمەکەوتم ئەوە بەڕاستی زۆر 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 بەلامەوە زۆر گرنگە من ئەمێ جارێککە لەگەڵ جارێککە تەجیلی کەم و بەدەنگی خۆم لەگەڵ مەقامی سەفەر و لەگەڵ یەک دوو شاعری سلێمانیشم لایە بەس هیوادارم ئەو کەسانەی کە ئەیانەوە ئیشەکانم بۆ بکەن تۆزێ بێنە پێشەوە لێم من ئەو شعرانم دوو شعرم ناردەوە بۆ کاک بورهانی مفتیزادە چاوی ماجەکەم بەڵام ئەوە تقریبا 6 مانگ ئەبێت ئەمێ بۆم کا بەلەحنی جوابی نیامەتەوانێ اینجا بەڕاستی ئەو دەنگانەی ئەوکم من زۆر ماڵگەڕاوم ئەجنا لەگەڵ حەسەن زیرەکە گۆرانی هەیە لەگەڵ ئەحمەی خولسنیا گۆرانی هەیە ئیتر لەگەڵ ناسرا گۆرانی هەیە زوربەی زۆری ئەو ماڵانەی کە کاتی خۆی تەجیل کراون لەگەڵ باوکم ماڵی نووری وەژدیە خوا ئافریکا ماڵی ئەمین دەڕابێ خوا ئافریکا ماڵی شەغرۆفی پێڵافرۆش بوو خوا ئافریکا ئەمانە هەمووی ئێمە شریتمان لە ماڵی ئەوانە هەیە بەڵام هەرچیەکیان چوومەتە لایەن ئەڵێ نەمان ماوە من زۆر هەوڵێم بۆ کۆکردنەوەی ئەو گۆرانیانەی کاتی خۆی کە باوکم وتێتی باشە مامۆستا ئازاد بەڵام ئەوەی کە ماوە گەوهرێکی زیندووە دەنگی ئێوە و خانەوادەکەتانە کاتوانن ئێستا خۆتان ئەوەی هەر لە گوێچکەشتانە ما بێتەوە لە بەرەوەی ئێوە بەوە پەروەردەکراون گوێتان بەوە پڕ بووە ئێستا خزمەت بە هونەری کوردی بکەنەوە باسی مقامی سەفەرت کرد کە لەگەڵ گۆرانیەکە تێکەڵت کردووە من فزوولێتی ئەوەم هەیە حەزیشم لێتی کە گوێی لێ بگرم خۆ دڵمان ناشکێنی وانە نانە بەسەر چاو واشکێنم بەسەر چاو مقامی سەفەر مقامێکە دەردی جەناب بدوتە مقامی سەفەر مقامێکە کە جۆل لێ ئەبێت بەڕاستی سابونکەران و چوارباخ و کانێزکان و مڵکەنی و ئەم شوێنانت بیرەکەوێتەوە چکە مقامێکی حەزینە بۆ بەجێهێشتنی ئینسانی خۆشەویستی خۆت وەکو خاک وەکو دایک و یەک و وەکو باوکو یا وا هاوڕێیەکی جوان یا خۆشەویستەکە کە بەجێهێڵی ئەم مقامێکی جوانە من لەم بەینا دانیشتێکمان هەبوو لەگەڵ کاک ناسر ڕەزازیە من چاوەکانی ماجەکەم لێرەوە حەزەکەم دایمەن لەشی ساغ بێ نەخۆش نەبێ هەر چوومە سەر ستێجەکە گۆرانی بڵێم هی گۆرانیشکە بڵێم یەکسەر تکای لێکردنی ئازادخوا و مەقامم بۆ بڵێ هەر منیش کە دەستم کرد بە مەقامەکە لەو دەقێوانێ مەقامەکەم بۆ تۆ دەستی کردەوە بە گریان اینجا بەڕێز کاک فازلی مەلیح کەربا بەناوبانگە لەگەڵ کاک فەرهادا لەوێ بوون زۆر من دڵم کرایەوە من یەک شتی بچکۆلەشم هەیە پێرێکە ئەو داوەتەم نردوو بۆ لقی چوار بەڕاستی نەهاتن تۆزی دڵم گران بوو بەرامبەریان بەسا مەقامەکەتان بۆڵێ دەستەکەس دەکەین ئەو تاسەکەی 24 لە جاتیەوە بە تایبەت لەگەڵ تا دیێری ئاش قاجێ لالەوە سوتنان بێ لەوێ ئاگرم ئۆف كمان ماش تيتشلو تيوبام رولا بتشي بمام كارشي شوي أقرمو أوف لنا
كاس كاريا خاكم أي رب سرير بابا عمر مؤوف خوايا بمجي نيتا رولا لبريقا في كسي أمر مو أوف شوخر أقرم تيبار آتو يم يا شيخ بخاشاكي أوت شعالا رولا عسام داستي في أقرمم آمين يمتقان يدايا آمين يمتقان يدايا صدبريا يا ليرابايا عايشة قولي وفاطمة ورعنايا ظالم باب لقالمنايا عايشة قولي وفاطمة ورعنايا آمين يا امتقان دايا ڕەبی دەنگت نەڕزێ کاک ئازاد ئەم بەیانیت دە ئەوەندەی دیکە جوان کردین هەر لە دەنگت هەر خۆش بێ و دەنگتان هەر زیندوو بێت هەر بمێنن یاخوا بە تایبەتی کە بەیانیانێک ئاوا گوێ لە ئەم مەقاماتە کوردیانە ئەگری ئیتر لە مەقامی سەفەر بێ ئای بێ قەتار بێ ئەڵاوەیسی بێت ئەمانە هەمووی مەدرسەیەک وا قوتابخانێکی تەواوی هونەری کوردین دەنگتان نەڕزێ و دەستان خۆش بێ ئەم بەیانیە لەگەڵمان بوون زۆر سپاس دەکەین ئۆمساگیان دەنگت هەر خۆش بێ چاوی ئێوە تەمەن درێژ بیت چاوتان ماجەکەم ئێوە گەوران ئێوە خۆشەویستن سپاس دەکەین بەساقم اینجا من ئەفوم کە نەگەر بەرنامەکەیەک تۆزیما بێت باسێکی کاک محەممەی حەمەی باقی بکەم کاکە حەما نووسەرێک و بەڕاستی ڕۆشنبیەکی زۆر گەورەی شاری سلێمانیە زۆر بە چڕوپڕی باسی ژیانی باوکمی کردووە و باسی کاتەکانی باوکمی کردووە من لێرەوانێ ڕێز و خۆشەویستیم بۆ خۆی و بۆ کاک عەبدولی برایی و بۆ کاک نەژادی برای و هەموو خانەوادەکانەکەم و زۆر سپاسانەکەم بەڵێ ئێمەش سپاسی جەناب دەکەین ئازاد مەحموود تۆفیق شلک هونەرمەند لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت. یەکەم کاروانی حاجیانی هەرێمی کوردستان کە ژمارەیان 350 حاجی بوو تەمەندرێژ بن یەخوا هەر لە زیادبوون بن لە ڕێگەی ئاسمانیەوە گەیشتنەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سەرجەمیان خەڵکی سنووری پارێزگای هەولێرن لەلایەن کە سوکاریان پێشوازیان لێکراوە ئەوەی کە سەرنجی ئێمەی ڕاکێشە قسەی هاوسەریەکێک لە حاجیەکانە بەڵێ کە بە یەکتر شادەبنەوە بۆ ماوەی 20 ڕۆژێک لە یەکدا ئەبڕێنجا زۆر خۆشەکە یەکتر ئەبیننەوە 25 ڕۆژێک ئیتر باوەڕکە ئەوانی کە سەفەرەکەن بۆشن لە یەک ڕۆژەوە بێت هەتاوەکو یەک مانگ من هەست دەکەم هەمان دڵتەنگی دات ئەگرێت جا بە تایبەتی کەسانێک کە چوونەتە ماڵی خوددا و کە گەڕانەوە ئێمە هاوکارانمان کە لەوێ ئامادە بوون ئەوە بوو کە یەکێک هاوسەرێکیان چوو بوو بۆ حەج ئەڵێ ژنەکەم 25 ڕۆژە ڕۆیشتووە بۆی گریاوم هیچ عیبیشی تیادا نییە
بە جدیش هەروایە بێگومان هیچ عیبێکی تیانێت تۆ کەسێک 40 بۆ 45 ساڵ لەگەڵی ئاژیت 20 بۆ 25 ساڵ لەگەڵی ئاژیت بێگومان کە بچێ بۆ شوێنێت بۆشی بگریت هەر زۆر ئاساییە ئەو نیشانی خۆشەویستی و جێبەتاڵبوونی ئەوە حەزەکەی زوو بێتەوە ڕاستە هەرچەنە کچەکانی خزمەتیان کردووە بەڵام ئەم وەک خۆی لە ماڵی بێژن وێرانە هیچیش خۆش نییە من لێرەوە دەستی ئەو حاجیە ماچەکەم ئەو مامەیە ماچەکەم کە نازام کێیە بەڵام هیوادارم گەنجەکان بە هەمان شێوەی ئەو حاجی بیرکەنەوە ڕاستە ماڵی بێژن وێرانەیە هەریەک لەوان زیاتر لە 20 ڕۆژە چاوەڕێی گەڕانەوەی ئازیزانیان دەکەن لە وڵاتی سعودیا گەیشتنەوەی یەکەم کاروانی حاجیانە بە ڕێگای ئاسمانی بۆ فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر کە بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج ڕۆشت بوون بخوا هەچی ئۆمەتی محەمەدە و حەجەی بەنسیبی ئینشاءڵڵا ئەمە چەند ساڵە چاوەڕێ حەجەی دەکەم ئێستا زۆر دڵخۆشم وە دەزانم تازە دایک بوومە دوو حاملۆ هەموو کەسێکی کردیە تایبەت دوو حاملۆ پێشمەرگە کردیە لۆ کوردستانە کردیە شەلا ناجح ببی ئینشاءڵڵا سەردەم حاجیانی گەڕاوە خەڵکی سنووری پارێزگای هەولێرن تا 11 تەمووز ئامادەکاری تەواو کراوە بۆ گەڕانەوەی سەرجەم حاجیانی هەرێمی کوردستان لە ڕێگای گەشتی ئاسمانیەوە بە ڕێژەی 100% دەجاحەتمان لە هیناوە بێکە بۆ کورتی بوو و ئەوڕۆ دەستی پێکریەکەم گەشتی هاتنەوەی حاجیان بۆ هەرێمی کوردستان یاخودداوانە لە ڕێگای فڕۆکخانەی نێودوڵەتی هەولێر دێنەوە هەرێمی کوردستان ڕۆژانە 2 گەشت دەبیتن ڕۆژی سێم دەبتە 3 گەشت 350 حاجی کە فەریزەی حەجیان ئەنجام داوە لە وڵاتی سعودیەوە گەیشتنەوە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر لێرە پێشوازیەکی زۆریان لێکرا بەڵام چاوەڕوانیەکان هێندە زۆر و بەپەرۆش بوون هەر لێرە دیدار و بە یەکشادبوونەوەکان کۆتایی نایەت کە سوکاری حاجیانن کە بە پەرۆشەوە لە پێشوازیاندان ئەوانەی نیانتوانی لە فڕۆکەخانە پێشوازیان لێ بکەن لە بەردەم مزگەوتەکانی شاری هەولێر بەخێرهاتنەوەیان کردن خۆشحاڵین کە بە سەلامەتی دەگەڕێنەوە ناومان و دڵخۆشین و بەڕاستی یعنی ڕۆژێکی زۆر خۆشە لە بۆ هەر هەمومان 42 ساڵە هاوسەرمە لە هەموو کەس لە من نزیکترە ئارێوە بۆ یەگریم بۆ بۆی ناگرم ئایبە مارەکەم چۆل بووە کەس شتیانە وەلو کچەکانیشم مەوجودن بووکەکانم کچەکانم هەموو لێرن هەموو خزمەتیان کردوە بەسەر ناکە ئەو ئارێوە لە زۆر بیرمان دەکرد یعنی ئێستا بۆ زانین تازە هاتینە سەر دنیا یعنی بەنسبەت خۆمەوە هەیە ئاچکلۆ مار ئەگەر ئافرەتەشی لێ نەبی خزمەتی پیاوەکەی نەکاتن ئاگەی لە مارمدارە خوێنەوە چی ئافرەت بۆ ئەمساڵ 4200 کەس لە هەرێمی کوردستان فەریزەی حەجیان ئەنجام داوە تا ئێستا 1140 گەڕاونەتەوە لە ماوەی 5 ڕۆژی داهاتوشدا سەرجەمیان دەگەڕێندرێنەوە شەیمە بایس کوردستان 24 هەولێر هاژە لەم بابەتە دەرچین بێنە سەر بابەتێکی تەندروستی لەم ڕۆژانەیە وەکو هەر کەسێکی تر لە ناو تۆڕە کۆمەڵاتەکان ئەسوڕامەوە زۆر ڕێکلامێکی جوانم بینی کۆمەڵە پزیشک وەستا بوون کەسێک هات وەکو چۆنەڵێت نارنجۆکێکیان بۆ فڕایەت یەک سێوی بۆ فڕیان هەر هەمویان ڕاکەن هەمویان ڕاکەن مەبەستیە مەبەستەوەی ئەگەر تۆ ڕۆژانە سێوێک بخۆی پێویست بە هیچ پزیشکێک نابێت واتە سێوێکێکە لەو میوانی کە جگە لەوەی کە تام و چێژێکی تایبەت و زۆر خۆشی هەیە لەگەڵ ئەوەشا پێ ئەوترێت پزیشکی ئێمە ئەگەر بمانە چاودەری خۆمان بکەین ئەوە سێ و پزیشکمانە ڕاستە ئەوە توێژینەوەکیش کراوە بۆ کەسانی کە ئەگەر لە ڕۆژێکە سێ بخۆن ئەوە کێشیان زۆر دابەزێ جام بابەتە پێویستی بە ڕوونکردنەوەکانی دکتۆر هەڵوێستە هاوکارمان دکتۆر هەڵوێست زانیاری زۆر پڕ و چرترمان پێدات بابەیەکەوە گوێبیستی بین سڵاوتان لێ بێ من دکتۆر هەڵوێستم کام سێو باشە چەند ساڵە گوێمان لە بەراوردی ئەم سێوانە دەبێت یەکێک دەڵێت سێوی سەوس بە سووترە یەکێکی دیکە دەڵێت ناگەرێتەوێت کێشە دابەزێ هەر ڕۆژە و ڕەنگێکی جیاوازی سێو بخۆ یەکێکی تریش ڕاستە بێتەوەڵێ کە سێوی زرد نەخوات چونکە شەکری زیاترە لە سێوەکانی تر با ئەمڕۆ ئەم بابەتی سێو بخین بەلایەکدا پێش هەموو شتێک دەمەوێت پێتان بڵێم کە ئەو قسانەی لەم بەرنامەدا دەیکەم بە پشتبەستنە بە زیاتر لە 12 سەرچاوی زانستی و پزیشکی باوەڕپێکراو بەڵگەی زانستی باوەڕپێکراو هەیە کە دەڵێت سێوی سەوس سوور و زرد و هەڕەنگێکی تر یەکشتن بۆ جەستەی ئێمە و هیچ جیاوازیەکیان نییە بە پێم لێکۆڵینەوانە سێوەکان هەرچەندە هەرێکان و ڕەنگێکیش بن بەڵام لە ڕووی پێکاتە خۆراکیەکانی ناویانەوە
هەر وەک یەکوان تەنها یەک جیاوازی بچووکیان هەیە ئەویش پێکهاتەی ڕەنگەکەی ناویانە لە سێوی سووردا ئەنسۆسیانین و لە هی سەوزدا کلۆرۆفیل و لە هی زەردیشدا کارۆتینۆیت زیاترە بۆیە هەر یەکە و ڕەنگێکن بەڵام ئەم جیاوازیانە هێندە کەمن کە هیچ کاریگەریەکی ئەوتۆ لەسەر تەندروستی ئێمە بەجێ نایڵێت و شایانی باسیش نین ئەی ئەم باس و خواسەی سێوی ڕەنگ جیاواز بۆ هێندە بەربڵاوە ئەم بابەتە زیاتر لەلایەن بازرگانانەوە بانگەشی بۆ کرا وەک ڕێگایەک بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان کللتور و بیر و باوەڕە جیاوازەکان و ئەو کەسانشی کە دەرمانی گیاییان فرۆشتووە و کار بوون بۆ بڵاوکردنەوەی زیاتری ئەمە تەنانەت هەندێک لەو پسپۆڕانشی کە ئاگاداری کەمی ئەم جیاوازێنین لەم بابەتە تا تێککەوتون سێو بەگشتی پڕە لە پێکهاتەی بە سوود و هەر ڕەنگێک لەم ڕنگانە بخۆیت کاریگەری باش لەسەر تەندروستیت بەجێ دەێڵن یەکێک لەو پێکهاتە گرنگانێ لە نێو هەموو سێوێکدا هەیە ڕیشاڵە ڕیشاڵوا دەکات کە هەرسمان ئاسانتر بێت و ڕیخۆڵەکانمان باشتر کار بکەن و یارمەتی کێش دابەزاندنیش دەدات هەروە پڕە لە دژە ئۆکسانەکان کە یارمەتی چاکبوونەوەی خانەکان و کەمکردنەوەی هەوکردن و ئیلتیهاباتی جەستە دەدەن سێو لە هەمان کاتە دەوڵەمەندە بە ڤیتامین و کانزاکان بە تایبەت ڤیتامین سی و پۆتاسیۆم بە کورتی سێو هەر ڕەنگێک بێت ئەو کاریگەری لەسەر جەستە بەجێ دەیەڵێت هەر وەک یەک ئەگەر دەزانیت منداڵەکەت میوە ناخوات و دەبێت ئاوا بە ڕەنگی جیاواز بۆی بڕازێنیتەوە تا حەزی لێ بکات یان خۆت هەروە مرتاحیت کە هەر جارە و سێوێکی جیاواز بخۆیت ئەو بەردەوام بە لەسەری و کێشەی نییە بەڵام تەنها لەبەرەوەی دەوترێت یان یەکێک دەڵێت کە سێوی سەوز باشترە واز لە خواردنی جۆرەکانی دیکەی سێو مەهێنە یان بە پێچەوانەشەوە چونکە زانست شتی وای نەوتوە بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ مەلایەک سۆڤان هەر ڕۆژنامە نووسێکە بینم کە خەڵاتەکرێ یان کە شایستی ئەوەیە بچێتە قۆناغێکی ترۆ من لێرە و شاگەشکابم پێی جا ئەگەر ڕۆژنامە نووسەکە هاوکار و برێ خۆمان بێت بەڵێ بێگومان جاز چەند خۆشە زۆر جارێمە هاوکارمان هەیە پامنێرمان هەیە هاوکارانمان هەن ئێمە هەمیشە لە کاتێکا کە ڕووداوێک ڕوئەدا پرسیاری لێەکەین بۆ نموناڵی فلان کەس تۆ لەوەی زانیاریەکانمان بەرێت جا زۆر خۆشە جاری وایەتر هیچ پرسیارێکی ترمان نییە سەبارەت بە ڕووداوەکان ئەیتر ئەبێت بە میوان لە لای خۆمان ئەویش ئەم بەیانیە شوان جەباری میوانی ئێمەیە کە هاوکاری و هاوپیشەی ئێمەیە شوان بەیانی و باش اینجا حەزەکەین بڵین باسی ئەوەمان بۆ بکەیت کە لە بەغدایەکی گەرم چه هەواڵێکی دڵخۆش و فێنکرد پێیە کام بەیانی وەکو میوان لەگەڵمانی پێشمان بڵێ بۆ ئەم بەیانی لەگەڵمانی حەزەکەین لە زاری خۆتاوی بیستین شوان بەیانیت باش بەیانیت باش بەیانیتان باش هاژە سۆڤان پێم خۆشە کە شاگەشکەوەی سۆڤان دەگومان دیارە با بڵین پرۆسەیەک هەیە کە پرۆسەیەکە یعنی هاوشەوەی کەرنەڤاڵەکە کە ساڵانە ڕێکەخرێ لەلایەن هەیە ئیعلام متساڵاتی عراقی بە هاوکاری پەیمانگەی پێگەیاندنی قوتابیانی ڕاگەیاندکار دیارە ئەم پرۆسەیە وەکو ئاماژەم پێکە کە ساڵانەیە بەڵام ئەم ساڵی یەکەم جاری بوو کە ڕێک بخرێ و بڕیارە ساڵانە بەردەوام بێ و ینی شێوازی ئەو کۆنفرانسە بۆ شێوە یاخود ئەو کەرنەڤاڵە بۆ شێوەیە کە بە تایبەت دوێنە بۆ شێو بەڕێوە چوو با بڵین لە سەرەتاوە دوو پانێڵ هەبوون لە نێو کەرنەڤاڵەکەیە پانێڵەکان ینی لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی و عێراق بەگشتی باسی دۆخی ڕۆژنامە نووسانیە کرد پانێڵی دۆمیشان باسی بە هەمان شێ دۆخی ڕۆژنامە نووسانی ئافرەتیە کرد چاوانی کە دەرەکەون لە شاشۆ چاوانی کە ڕاگەیاندکارن بەگشتی و پاشان ینی پرۆسەکە دەست پێکرد کە پرۆسەی پێدانی خەڵاتی نازناوی با بڵین باڵێزەکانی ڕۆژنامەوانیە هەم لە عێراقا هەم لە سەراسی وڵاتانی عەرەبیە و دیارە 20 ڕۆژنامە نووس دیاری کرابوون کە بۆ ساڵی 2023 ئەو نازناوی بدەنێ کە بەندەش یەکێک بووم لەو 20 باڵێن ڕۆژنامە نووسا کە لە سەراسی وڵاتانی عەرەبی بوو دیارە ئەو باڵی نازناوی کە من وەرم گرت باڵێزە ڕۆژنامە نووسانی کورد بوو لە عێراقا کە بە بەردەوام بۆ پێی ئێمە لە بەغداین و وجودمان هەیە و ئەوان ئێمە لە بەرچاوی ئەوانی ڕۆژانە کارەکەین باشە شوان جۆڵمان هەیە ئەمە وای کرد ئێمە بینەمای سەرنجی ئەوان بۆی ئەو خەڵاتی نازنا وەرگری شوان من بینیم بەس پێم خۆشە ئاوا ڕاستە و خۆ پێت بڵم پیرۆزە بێ شانی باشترینی جێی دڵخۆشیە بۆ هەر یەک لە ئێمەش جی شانازیە کە ئەندامێکی
کوردستان 24 لە هەر پلەیەکی بەرزابینینەوە چونکە ئەمە بینەرانیش ینی ئەیزانن و بۆشیان نەڵێنەوە ئەندامانی کەی 24 لە پامنێر و لە بێژەر و لە هەمویان لە هەموو شوێنەکان ئامادەن بە تایبەت پامنێرانمان کە هەر ڕووداوێک بێ پێشەنگن ئەمە جێ دڵخۆشیەوە لێرە شەو پیرۆزبای و لەکەم بەس بۆم باس کە چۆن پێیانوتی چۆن زانی چونکە تۆ دایمە سەرقاڵی لێدوان وەرگرتنی دایمە سەرقاڵی ئیشەکانتی ینی پێم وا بێ کە ناوەکە خوێنراوەەوە ئاگەو لێ نەبووە هۆکاری چی بۆمە چۆن بوو بۆم باسکە هاژە خان بێگومان سپاس دەکەم لە سەرتاوەکە پیرۆزبایی لێکردم بەڵام ئەوە قبول نەبێ بە کۆمنت بووم منوسی لە فەیسبووکەوەیەکەمیان دۆیان هەر پۆستیەکەمەوە سەبارەت بۆی ئەگەر پۆستێکشم لەسەرکەوە سپاس دەکەم ینی سەوانیش بێگومان هەر تۆ نا کاگارانیش کە پرۆدیوسەرە هەموو کردم بە ماڵ بەسەرم ئەوە لەسەر من نەبێ ئەوەی بڵاوکردنەوەکەی بە لەسەری من لەوە نەیتر زیاتر بڵاویەکەینەوە سوحسانەکەم پێزانم دڵنیا بن بێگومان دوێنە من سەرقاڵی ڕۆماڵ کردم بووم نزیکە یەک هەفتەیە پیاوتم نزیکە یەک هەفتەیە پیانوتم کە با بڵین کەرنەڤاڵێکی لەو شێوە هەیە کە خۆم ئامادەکەم و ئەبێ هەر ئامادەش بم ینی من نیازی گەڕانەوەم بۆ کەرکک وەڵامی تر وتم ناچوم مادەم پرۆسکەوە نەگرنگە و چەند جارێکە تەلەفۆنەکەن و تاکی دەکەنەوە بێگومان ئامادا بم دوێنە لە کاتی ڕۆماڵکردنا بووم پێشتر لایڤێکم کرد هیچ ئاماژەم پێ نەکرد هیچ باسم نەکرد کە ئێمە شەکو کوردستان 24 خەڵات وەرەگرین بە تایبەت بندە خەڵات وەرەگرێ بەڵام دانیشت بووم لە پڕاناوی منیان خوێندەوە کامیرەمانەکەم لە ژوورەوە نەبوو فۆتۆگرافەرەکەم لە ژوورەوە نەبوو خێرا بە بەڕێوبەری باڵێن ڕاگەاندنی هەیە لا متساڵاتم و توتمۆ لەسەر چ بنەمایەکەمە دانراوین وتی پێم خۆش بۆ بیکەم بە سپرایز بۆت وتم دەپەلەمەکەت با جاریشکە بی خێنێتەوە منەچم مانگی کامێرەمانەکەمەکەم ئیتر بەو شێوە بوو خەڵاتەکەم ئاوەرگرت بەڵام دیارە یعنی پێدانی نازناوی ئەم خەڵاتە ینی وەکو ئاماژەم پێکرد ینی بۆ پێی کە کوردستان 24 یەکێکە لەو کەناڵانەی هەم لە بەغدا هەم لە شارەکانی خواروی عێراق بە تایبەت من کە نزیکی 6 ساڵە پامێری کوردستان 24م لە بەغدا و لە شارەکانی خواروی عێراق ئەمە وای کردووە کە ئێمە بەردەوام لە هەموو شوێنەکە هەبین ینی لەگەڵ خۆشیەکانی بە خەڵکی بەغدا و شارەکانی خواروی عێراقین لەگەڵ ناخۆشیەکانیان ڕووماڵی سەرجەم چالاکیەکانیانەکەین ینی سەڤان تەسەوەر کە هەندێک جۆر چالاکی هەیە کە چین و ڕووماڵیەکەین بۆ پێی کە ئێمە وەکو کوردستان 24 بایەق بە هەموو شتێکی خەڵکە دەین ینی پێیان سێرە بۆ نمونە لە گەڕەکێکە 15 کەس کۆبوونەتەوە خۆپشاندانەکە ناڕەزاتی دەرێ بڕن ئێمە ئامادەین لەگەڵیانەوە دەنگی ناڕەزاتی خەڵکە گوێزینەوە ینی زۆر جار لە شوێنێکە جۆرە چالاکیەک بەڕێواچێ پەیوەندی بە منەوەگەن ئەڵم بە ڕۆژنامە نووسەکانی بەڵێ جا شفات ئەوە شتێکە حاشا هەڵنەگرە کاتێککە تۆ لە ناو خۆپشاندانەکان و تەنانەت بارودۆخی تەندروستی شوان تێک چوو ئەوەندە گەرماکەی بەغدا کاریگەر بوو و من ئەوەش بڵێم کە من و شوان ماوەی 7 بۆ 8 ساڵە جگەلەوەی کە لە ناو ڕاگەاندنی ما هەر هاوڕێیەکیشین یەک تایبەتمەندی شوانتان پێ بڵێم ئەویش ئەوەیەکە زۆر جار ئەبێ پەیامنێر زۆر خێرابێ و بەپەلە بێ کەچی شوان ئەوەنە ئارام و لەسەر خۆیە بەقەدر هاوکارەکانی کە بە پەلەپەل ئیشەکانەکان لەگەڵ ئەوەشە بە هەمان بە ئەندازەی ئەوان کارەکانی نازانم ئەمە چۆن زۆر ئارام ئیشەکانێکە زۆر هادی ئیشە لەسەر خۆی کەچی ئیشەکانیشی ئەوەنە جوانن ڕێک لە کاتی خۆشە ئەی خاتە سەر شاشە و ئەیداتە دەستی جەماعەتەڵەوە کارەکەم ئامادەیە یاخوا دەستەکانت خۆش بێ شوان ئێمە دووبارە پیرۆزبایت لێکەین شانازیت پێوەکەین تۆ پرۆدیوسەرێکی باشیشی سەرکەوتوبی شوان بە هیوای کاری باشتر کەواتە ئەرکەکە دیتر قورستر بووە پلەکەت قورستر بووە دیارە ئەرکی سەرشانت قورسترە بێت لە ئاس ئەو بەرپرسیاری و کارە پیشەیانەی کە هەتە سپاس دەکەین چاوەڕێی زیاترمان لێت هەیە لە بەغدا جەباری وەک باڵوێزی ڕۆژنامەنووسانی کورد ئەم کە خەڵات کراوە لەگەڵمان بوو و باسی ئەو خەڵاتەی بۆ کردین دەست خۆش. گوندی گۆڕانگە باباستی ئەم گوندە بکەینم بانێ کە یەکێکە لە گوندەکانی سنووری شارباژێر ئەم گوندە ئەوەندە جوانە سروشتەکەی دانیشتوانەکەی زۆر دڵخۆشن جوانی گوندەکەوای کردووە دانیشتوانەکەی ببن بە دڵخۆشترین لە گوندەکەی زۆرترین درەخت هەیە ئەمە وای کردووە کە زۆر جوان بێ بە جۆرێک هەر کەسێک لە دانیشتوانی گوندەکە لانی کەم 25 درەختی بەرەکەوێت زۆر چاکە بەو شێوەیە بێت دانیشتوانەکەی باس لەوە ئەکەن کە هیچ میوەیەک ناکڕن
هەموو جۆرە درەختێکیان هەیە چکە خۆیان درەختەکان ئەنێژن و پلانیشیان هەیە بۆ داهاتوو زیاتر ناوچەکە سەوز بکەن ئەبێت چەند شوێن و ناوچەیەکی دڵگیر بێت با پێکەوە بیبینین. سەوزایی ماڵ بە ماڵی گوندەکەی داپۆشیوە. هەرێکێک لە دانیشتوانەکەی بەلای کەمەوە 25 داریان بەردەکەوێت. بوونی زۆری ڕێژەی سەوزایی و جۆگەلەی ئاو دیمەنەکان ئارامیان بە منداڵ و گەورە بەخشیوە. مامقادر لە دایک بووی گوندەکەیەتی باس لە ناشتنی دارە بەردار و بێبەرەکان بۆ منداڵان دەکا. منداڵ و گەورەوە ڕاهێنراون کە سروشتیان خۆش بێت. ئەم هەنار و گوێز و هینە ئەمە هەمووی بەدەست خۆمان ناشتوانە. خۆخە قەیسیە مێوە بەخوا ئەو بڕگوێزە بەدەست خۆم ناشومە. باوەڕ ناکەم لەم شاباژەرا لەم دەی خۆشتر تیابێ بە تۆزە دوورە چارە. ڕوبەری زۆری سەوزایی دەوروبەری گوندی گۆڕانگە تا دێ زیاتر دەبێت. بە زستانان سارد و سەخت و هاوینێکی فێنکی هەیە. تەنانەت باڵندەیان بە جۆرێک خۆش دەوێ هەرگیز بیر لە ڕاوکردنیان ناکەنەوە. زستانەکەی سەختە بەڵام خۆشیشی تایە ئێستا وەکو ئێستا بۆ ئەمڕۆ تەماشاکە سروشتەکە خۆشە. هەنارە گوێزە مەسەلەن قۆخە میوەی جوانی تایە ئاوایە عەزێتیان ناین باڵندە نەی شێوی و نەی خۆمان عەزێتیان ناین هیچ. پاکژی ئاوهەوای گوندەکە و نەکڕینی هیچ جۆرە میوەیە کوای کردووە دانیشتوانەکەی زیاتر گرنگی بە سەوزایی بدەن. دانیشتوانی ئەم گوندە پێویستیان بەوە نییە کە قەفەسێک بۆ ماڵەکانیان بکڕن و باڵندەیەکی تێدا ڕابگرن بەڵکو و باڵندەکان خۆیان لەسەر چڵی دارەکان دەنیشتنەوە و سروش جوانتر دەکەن. دیارجەمال کوردستان 24 گوندی گۆڕانگە شار باشەر. هەمیشە لە خۆشییا بمێنن بۆ هیوام کە ڕۆژێکی باشتان هەبێت تەواوی ڕۆژەکەتان بە تەندروستی باشە بەڕێ بکەن. خواتان لەگەڵ.